سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێ بێت. پێرێ لە سۆران بووین باسمان لە کێشە و گرفتی کاسبکارانی سۆران کرد. دوێنێ لە دهۆک بووین باسمان لە باشبوونی کارەبا و تەجاوز لەسەر کارەبای نیشتیمانی کرد. ئەمڕۆ هاتووینە تا ئاکرێ باز لە کەرتی گەشتیاری دەکەین، باز لە کۆسپەکانی بەردەم کەرتی گەشتیاری و هاتنی گەشتیاران و پێداویستەکانی گەشتیاری لە ئاکرێ دەکەین. لەگەڵمان بن هاوڵاتیان، گەشتیاران، بەرپرسان لەو شارە قسە لەسەر کێشە و گرفت و ئاوەدانی ئەو شارە دەکەن. ماندوو نەبن. چاو بەخێر بێت. لە چێوە هاتوون؟ لە هەولێر. لە هەولێر. بەڵێ. بۆ گەشت هاتوون؟ بەڵێ. چۆنە شوێنەکە؟ وەڵڵا زۆر خۆشە. خۆشە. لەخوا بەزیاد بێت. ئەی پێشنیازی چ دەکەی لە ئاکرێ بکرێ؟ ئێستا ئاکرێ دەبینی بە برنج دەوڵەمەندە، بە قونجی دەوڵەمەندە، بەرهەمی زۆری هەیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک نەقستانی هەیە، ئەنی کەم و کوڕی لەو شارەدا هەیە. خەداماتەکەی بڕێ زەعیفە. باش نییە زادەکانی باش نییە. باشە تۆ چی دەڵێ بۆ گەشت؟ ئەی نرخەکان شوێنی حەوانەوە گرانە؟ ئالێ وەڵڵا ئێستا ئەو شەربەتە دوو قڕی هێنا کڕی بەس ئەوە بێ 1000 دینار. بە 1000 دینار. ئەوە دەبی ئەوە چیەوە؟ چایە. بە 1000 بۆ پێت گرانە؟ ئالێ وەڵڵا. باشە. ئاکرێ ناوچەی ئاکری گەشتیارەکان لەگەڵ ناوچەکانی دیکەی گەشتیاری چ فەرقی هەیە؟ بەقورآن فەرقی زۆر ئێرە خۆشە زۆر خۆشترە. ئارێ وەڵڵا زۆرش ئەمینە و خۆشە و لەخوای بەزیادی باشە تەلەفرێکی هەیە ئێرە؟ بەقورآن نەچوومێ نەچووە. ئەگەر تەلەفرێکی هەبی باشترە. ئارێ وەڵڵا باشترە. پارکیشی لێ نییە عالەمی زیاتر دێتن. عالەمی زیاتر. ئارێ وەڵڵا زیاتر دێتن عالەم. هەموو جارێک دەیان بەس ئەو جارات. وەڵڵا دێن زۆر جارات. خاتون پێم بڵێ ناوچە گەشتیاریەکان چۆن دەبینی لە کوردستان؟ باوەڕکە چ یعنی خزمەتگوزاریەت بۆش بۆ ئۆکرێ نەوەتی ناکرێن هەرچەندە بۆ ژەڕێکی گەلێکی خوشە جێن گەشت و گوزاریان بۆشن لێ هەین و ئەوەکەوە بۆشی گەلەکۆ لێ هەی بەسێکی چ ئاکریان لە دەرەوە هاتووی؟ ئەس خەڵکە گوندۆمە دەور و بەرەومە بس ئەس وەکی قوتۆبیەک ئەس یعنی ئەزۆتیمە ئۆکرێ بخۆندنێ حەز دەکەی زوو سەردانی ئاکرێ بکەی بۆ گەشتیاری؟ زوو سەردانێ بکەین بەس یعنی ئەس ئۆرێتوان بچەک بلندن. باشە ئێستا زۆر کەس لە دەرەوە دێ ینی لە هەولێر لە مووسڵ دەڵێ هۆتێلێکی تێدا نییە، دەڵێ ئەو ناوچەیە کە پێی دەگوترێت سیپا بۆ 24 کاتژمێر نییە لە 8ەوە تا 12 شەو دواتر دەرگاکەی دادەخرێ دەبێت شوێنی گەشتیاری دەرگایدا بخرێ؟ دەبێ هەبن چونکی وەکی جێن گەشت و گۆزاریان 24 ساعتیان مۆڵ ئان دکان یعنی نوەستانینە. بەشی زۆر ئەو گەشتیارانەی کە ئێستا لێرە دەبیندرێن عەرەبن لە شار و شارۆچکە جیاوازەکانی عێراقەوە هاتوون. من حەز دەکەم لەگەڵ هەندێکیان قسە بکەم. مرحبا أخي العزيز. أهلا وسهلا. هلا مرحبا. كم مرة جاي للآكري؟ هاي مرة ثانية. مرة ثانية. اي نعم. شلون تشوف المناطق السياحية؟ زينة كلش زينة بس شنو المكان ضيق صغير. صغير. اي ما ياخذ شو اسمه. راحة تامة. اي نعم. باشا أما هاولاتيكا باز لەوە دەکات دەڵێ من لە کەرکووکەوە هاتووم دووەم جارە سەردانی ئەم شوێنە دەکەم دەڵێ زۆر دڵڕفێنە زۆر خۆشە بەڵام شوێنەکە بچووکە. باعتقادك شنو يحتاج هذه المنطقة؟ يراد يتوسع. توسع يراد لحتى يلزم شو اسمه. مطاعم اكو جيدة؟ مطاعم فنادق موجودة. ايه تقدر تبقى بالليل؟ لا ما اقدر ابقى هنا. ليش؟ الا المصايب بعيدة. ليش شنو الاسباب؟ مكان ضيق مثل ما قلت لك. اما باس لەوە دەکات دەڵێ من حەز دەکەم لەم شوێنە بمینێمەوە بەڵام لەبەرەوەی ناوچەکە زۆر بچووکە خنکاوە من ناچارم کەمێک لێرە کات بەسەر ببەم پاشان ڕوو لە شوێنە شکە بکەم لەگەڵ خۆم و خێزان و ماڵ و منداڵم. لە چێوە هاتوونێەوە؟ لە هەولێر. خەڵکی هەولێرن؟ تۆش خەڵکی هەولێری؟ باشە چۆن هاتوون هەر بە تایبەت بۆ گەشتیاری؟ بەتایبەت دەمینێنەوە ئەو شۆ لە ئاکرێ؟ ئەگەر جێو ڕێ بڵێ ئەگەر جێو ڕێ هەبێ ئەگەر هۆتێل شتە متابع دەکەین حەز دەکەی ببینێتەوە؟ حتمەن. باشە سەرەکان چۆن دەبینی؟ هۆتێل ئاکرێ دیمەنەکانی کووە؟ ڕاستی شوێنە گەشتارەکانی خۆشە بەس وەکو پێداویستی کەمە یعنی زۆر شتمایە بکری لێرە و تااقەتی کردی چ سەرنجت ڕادەکێشی؟
ڕاستە و شەلارێرە زۆر خۆشە خۆشە. قەلەباڵغا. قەلەباڵغا بەس هیوادارم کوردیش زیاتر بێت ئێرە نەک بەس عەرەب بێتن و بازارشی خۆشیە بەس هێشتا ینی ئیتمادی تەواوی پێ نەدرایە. ئاکرێ شارێکی کۆنە تۆ ئێستا بەسام شوێنت بینیوە خانووە کۆنەکانت بینیوە ئەوەی لای گەڵی بینیوتە چۆن بەڵێ، بەڵێ. دەتەوێت بچی بەڵێ حتمان لەبەر چ حەز دەکەی ببینی شوێنی ئاسەوارە دەڵێ شوێنی قەدیمە وایە تۆ حتمانە تۆش تام سێژی تایبەتی خۆی هەیە ئەمە حتمان ئەوەیە باشە ئاکرێ وەک دەزاندرێت شارێکی مێژوویە شارێکی کۆنە زۆربەی هەرە زۆری ئەو خەڵکەی دێ سەردانی شەلالەکانی ئاکرێ دەکە بەڵام لەگەڵ ئەوەش دیمەنی کۆنی خانوە کۆنەکانی ئاکرێ سەرنجی ڕادەکێشی بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا و شوێنە بە تەواوەتی نۆژن نەکراوەتەوە کەرتی شوێنەوار گەشت و گوزار وەکو پێویست بازارێکی وای بۆ دروست نەکردووە لێرەوە خەڵکێک بچێ سەردانی ئەو شوێنە بکەن. لەم شوێنە گەشتیاریە کاک پشتیوان لێرە بەرپرسە من دەمەوێت قسەی لەسەر بکەم یعنی ئەوەی من دەبینم چێشتخانە هەیە هەندێک شوێن شەربەت پێداویستیەکانی خۆراک و خواردنەوە و خواردن تا ڕادەیەک هەیە بەڵام کاک پشتیوان پێم بڵێ شوێنێکی وا جوان ینی ئاکرێ کە دەڵێ ئاکرێنی سیپا هەر کەسێک بیر بکاتۆ دێتەم شوێنە ئەمە کیفایەتە بۆ بازاری ئاکرێ بەس ساماندا ناوەڵە باس نییە زانی مامۆستا نوکەمە وەک سیپە مەگەڕۆژێک نییە مشێت گەشتیۆرە لێت ڕاستی مێک شۆری ئایایی ئەو شۆرە ئیشتێتە گرتن چونکە عالم فەقیرە تشتی ویرەخەی دەدێت خەڵکی ئەو لێرە سلێمانیە دووتێن نۆتوانە سیارەت ینی گەورەترین کێشە نەبوونی گەراجێکە ینی پارکینگێکی ئۆتۆمبیلە نییە ئیدارەی شارەوانی ئاکرێ بەرپرسان لە دهۆک ئاکرێ سەر بە دهۆکە کاکە خەڵکێک دێتە ئەم ناوچە گەشتیاریە دەڵێ نازانم ئۆتۆمبیل لە چ شوێنێک ڕابگرم باشە ئەوە یەکیان دووەم چییە؟ دووەم گەشتیار حەزکەم بمینەوە لە ئاکرێ وەک خزمەتگوزاری ترفیک نییە حەدیقەت حیوان نییە مۆڵینە مەدینەت العاب نییە حەز دکەنەوە گەشتیارت بۆ شوورینەوە ڕاستی عێراقی ببینن مانە حەزکەن زۆر قسەی لەگەڵ مکریە بمینن لە ئاکرێ ئەو شوێنانە نییە شوێنی خەوتن و مانەوە نییە ئۆتێل و مۆتێلەکان نییە بۆتە مشکلەی گەورەیەوە هەتا ساعت چەند دەوام دەکەن والله من لە ساعت 8 بەیانەتی 12 شەو ینی 24 کاتژمێر نییە بەڵێ 24 کاتژمێر نییە مە کێشەکە دیشەیە ئەو گەشتیارانە خەڵکی ئاکرێ وەختی دێنە سیپێ ئاکرێ ئەمە پارە لێوان ناگرم بەڵێ شوێنەکانیش فریە هەتا شوێنەکانیش بەلاشن دانیشتن باشە ڕەچاوی خەڵکی ئاکرێتان کردووە خەڵکێکی زۆر دەڵێ هاتنی گەشتیاری عەرەب سوودێکی ئەو تۆی نییە دەڵێن عەرەب گەشتیاری عەرەب بێنێ هیچ ئیسفادەی نیە ئەستان زەرەری هەیە ناوڵاستی فایدە هەیە مامۆستا تەماشا بکە پار پێرار گەشتیار کێم بوون ئەمن بەرب 3 ساڵ ئەمە 5 عامل لێرە بوو معنە 5 عایلە دەژین لەسەر سیپەی پار کڕوونە بۆ من 2 عامل بوون معنە 48 عامل مکریە دەرێت چه سێرەکانی ئێرە دادەنی هەندێک جار دەڵێن خەڵکێک دەڵێ کاکە چایەک بە 1000 مامۆستا 4000 دانیشن بەس مێزەی دەگرن 2 ساعت 3 ساعت 1000 دەدەن معنە قابل نییە دێن دانیشن 2 چای بخۆن 2 ساعت 3 ساعت لەبەر ئەو شەلە لە هەوایە 2000 چای بدەن معنە چه مشکلەی نییە کاک سەمیر تۆ وەکو خەڵکی ئاکرێ خەڵکی ڕەسەنی ئەم شارە ینی گلەیت چییە دەتەوێت چی بکرێت بۆ شارەکە دەڵێ شاری ئێمە پێویستی بە زۆر شتەیە نەکراوە دەبێت بکرێت بەێ ڕاستە ڕاستی ئەولی خێر بێن سەر چاوە نسبەت ئاکرێ جێکێ زۆر گەشت و گوزارە زۆر دیمەنی جوانە ئاکرێ تابلوویە هەر جێکی بەرە خوب دەیە تابلوەکی دەبینی ئاکرێ دەبی گرنگی پێ بدەن بۆ بکرێت زۆر باشە ئیستا هەولێر پایتەختە هەولێری زۆر حەزی لە سروشتە و گەشتە و ئەوانەیە بەڕاستی ئیستا ئەو ڕێگەشکە دروست بووی گۆپال
ئەوە زۆر گرنگە لۆ ئاکرێ یعنی هاتچۆ هەیە سوپاسی حکومەتی هەرێمی کوردستان دەکەم لۆ ئەو ڕێیە لێن ئێستا دەتوانم بە جەنابەت بڵێم ئاکرێ بوویتە گەڕەکەک لە هەولێر باشە پێم بڵێ ئێستا ئاکرێ بەرەو ئاوەدانی دەچێ یان وەستاوە یان پاشەکشەی کرد نا ئەمە بە تەمای خەلکی هەولێرین خەلکی هەولێر بێت سەیری ئاکرێ بکات استیسمار لێرە دروست بکە مەشارێ دانێت ئەوانە ئەمن زۆر سقەتم پێەیە کە شتێکی جوان دروست دەبی ئاکرێ دەبیتە جێکی گەشت و گوزار لەسەر ئەستی دەتوانم ناوچەکە هەمووی گرفتیارە سەرەکی لە ئاکرێ ناوچە گەشتیارەکانی ئاکرێ نەبوونی ڕێگاوبانە ئەمە ڕێگای ڕئیسیە ینی ڕێگای سەرچیە کە دەچێتە ناوچە گەشتیاریەکان زۆر جاران پاسە گەورەکان دێن شوێن نییە بوەستن ئەوە ماڵە دەرگای ماڵە ئەوە ڕێگاکەیەتی تاوکو ئێستا بەجددی ئیدارەی شارەوانی ئاکرێ بەرپرسان لەو بوارەدا بیریان لەوە نەکردوتەوە ڕێگایەکی باشی استراتیژی بۆ ناوچە گەشتیاریەکانی ئاکرێ دابنێن على الأقل ئەم خانوانە ببا بە دوکان ینی کەسێک کە دەهات لە دەرەوە هەم شتی دەکڕی هەم سەردانی بازاری ناوچەی گەشتیاری سێپاشی دەکرد ینی لە زۆر بواردا قازانجدەبوو بەڵام بەداخەوەکو دەبینن تێکەڵیەکی زۆر مەزرایەکی زۆر جەنجاڵیەکی زۆر کە ئەمە پێویستی بە ڕێخستنەوە هەیە. ئەوە چ شوێنێکە ئێرە؟ ئێرە سیپەی بجی لە سەر بە قەزایاکەیە سیپە بجین ئەو بازاری چۆن ئێستا؟ بازار الحەمدولillah باشە لەگەڵ هاتنی گەشتیارەکانی عەرب الحەمدولillah ئیشەکەی ئێمە هەمووان بۆ گەشتیاری عەرب بەس عەرب دێ؟ خەڵکەکە بۆ سەفرە دێتن جا هەموو شتێک دەکات هاتنی ئەوان باشە؟ الحەمدولillah زۆر باشە لەگەڵ هاتنیان باشە زۆر باشە باشە دەڵێن ئاکرێ خاوەن بەرهەمی خۆمانی باشی هەیە بۆ نمونە کابرا دێ بۆ گەشتیاری دەتوانێت خواردنێکی باشیش بخوا لە ئاکرێ چی هەیە ئاکرێ؟ ئاکرێ قەلیە هەیە قەلیە برنجی کوردیە ئەوانە مەشهورن هەنجیریش دێتن هەنار دێ خۆماڵیە ئەدی ئەوە دەڵێ دەستکردی خۆمانەشە ئەوانە دەستکردی خۆماڵیە لە ئاکرێ دروست دەکرێت ئاکرێ هەیە جوزدانمان هەیە هەمووی خۆماڵی الحەمدولillah چی پێویستە ئێرە چی پێویستە؟ ئێرە ئەگەر ڕێگاکان چاکەن خۆڵە بۆی قەیرانی دارەوە خۆڵە ئەگەر ڕێگاکە چاکەنەوە قیرتاوکەن یان تابووکەن زۆر باشتر دەبیتن کاکی برات تۆ باسەوە کرد زۆربەی بەرهەمەکانت خۆمانێ چیە خۆمان؟ خۆماڵی جویزەمەیە جویزە خۆماڵیە قایسیە خۆماڵیە و مێوژە خۆماڵیە ئاغلبە تشتێ مەخڕی خۆماڵی هەمووی خۆمان کەوایە تۆ بە خەڵکی خۆمان دەڵێ هەولێر دۆک سلێمانی وەرنە ئاکرێ وەرنە ئاکرێ بەرهەمی خۆمانە برنجمان هەیە هەنجیرمان هەیە توی حشکمان هەنە هێشکۆ چێ نەبوونە بەلێ باش ئەوە هەنجینی ئەسلیە هەنجینی ئەسلی ئەبێ ئەسلیە بە چەندە لێرە کیلۆی؟ ئەوە کیلۆ پێنجەوە بە 50,000 دینار کیلۆی هەنگینی ئەسلی باشە پێم بڵێن بازارتان چۆنە؟ والله الحەمدولillah باشە باشە ڕێکە بن عەرەب بن گەشتیار بن شوڵە باشە بۆ دەڵێن عەرەب هەر عەرەب چیە مەوزوع پارەیان پێیە؟ بەلێ پارەیان هەیە؟ بەلێ مەعاشی وایە درستە باشە شوێنەکەتان کەسێک بێ بمینێتەوە هۆتێلی هەیە؟ بەلێ هۆتێل هەیە؟ هۆتێل هەیە ئاکرێ هۆتێلت حازرن ناو ئاکرێ هەموو تشتێ ڕێگاوبانەکان باشن؟ ڕێگاوبان باش تشتێ درستە پێشت خۆڵە ڕێگای باشی چیت هەیە؟ ئەوە خۆڵە بەلێ بەس ئێرە هەوە نەکو خرد و سایتە ڕێگاخڕی درستە بەس ئەنگۆ موافقی بکەن بڵە لاکرێ بمینن هەموو تشتێ حازرە پێشتر قسەی زۆر هەبووە لەسەر هاتنی گەشتیاران زۆر جار گلەی لەوە دەکرا خەڵکێک کە لە بواری گەشتیاری کاری دەکرد دەگوت ئەوانە گەشتیارن پارە دەهێنە کوردستان بەس بە شێوەک لە شێوەکان لە خاڵەکانی پشکنین مامەڵەیەکی لەگەڵیان بە شێوەک لە شێوەکە هەندێک جار خراپ دەکرێت ئەمانە کۆمەڵی کەسن من پێشتر قسەم لەگەڵ کردوون دەڵێن لە بەغداوە هاتووی خێزانیان لەگەڵ نییە کۆمەڵی کەسی کاملن هاتوون سەردانی کوردستان کە من حەز دەکەم لە زاری خۆیانەوە چۆن ناوچە گەشتیاریەکان دەبینن
چۆن مامەڵەی خاڵەکانی پشکنین دەبینن قسەیان چێ لەسەر ئەم بابەتە السلام عليكم. عليكم السلام. أنتم من بغداد جايين؟ نعم احنا جايين من بغداد سياحة والحمد لله والشكر. الشمال شيء جميل رائع. أمان المهم يعني. بكل صراحة دا أحكي لك. باشا. لأن أنا سنويا أجي. سنويا أجي فيها أعياد كريسماس وفيها أعياد ال 11 آذار. تمام. أم بريزة دلي من همو صالك ديما كردستان أماني كردستان دلم خوش دكا ناتوانم هي صالك نيما كردستان. بالنسبة للمناطق السياحية نعم شلون تشوف المناطق السياحية؟ هسه تقدر تبقى بالليل هنا لو اكو فندق يا ريت لو اكو فندق مو هي المناطق السياحية يعني بعدها ما مكتملة مثل غير مكانات يعني يراد لها وقت بس الجماعة يعني عندكم بالاقليم دا يشتغلون يعني أنا سنة عن سنة دا اشوف فرق يعني اذا هاي يصير بها الفنادق مثلا اللي يجي على حسابه مو جروب مثلا يقدر يقيم فد ليله اللي يتم مثل دوكان مثلا دوكان حلو تمام من فرسياري اوام كرد ليره دتوانن بمينينوا دلي ما حز ما ندكر وميد ما ندكر بمينينوا ليركانا بلان ديار هوتينيا بس دلي برفرساني ايوا لكردستان لهريمي كردستان ايش دكن خدمت دكن دلي من همو صالح كديم او جیاوازه دبینم بس همان کاتشتا دلي خوزگم عند خواز شوێنی حەوانەوە زیاتر بە لەم شوێنە چووکە دەمانویست بمینینەوە با من أريد أسألكم يعني حول السيطرات كل مرة نحكي نسمع من هاي يقولون السيطرات مرات بصراحة هذه لأول مرة أجي أول مرة الحقيقة انبهرت بالنظافة والأسلوب الحلو السيطرات مثلا احنا جايين يعني ما شفنا واحد تنق علينا تمام دقيقة من فرسياري أوم ليكر سيطرەکان مامەڵەی خاڵەکانی پشکنین چۆنە لەگەڵتان دەرێ من یەکەم جارە بێمە کوردستان ئەم بەڕێزە دەڵێ بەڕاستی پاک و خاوێنی و ڕێک و پێکێکی یەکجار زۆرم بینیوە زۆر دڵخۆشم بەوەی بعدين هم عندما يشوفون في خطأ بسيط الخطأ طبعا راح ينعكس على كل الجماعة مثل البارحة شلون يتعامل وياكم السيطرة؟ هو بشكل عام احنا التعامل جيد بس التأخير أثر علينا التأخير باشا أو ذلك تعاملك زور مودرن أنا كان باشا ريكو بيكن بلام جورترين قرفت مع نويا دمانوي زو داخل ببين بلام تأخير زمين بس تعرف يعني كثير من السياح من بغداد من موصل يجون لإقليم كردستان هذا مو سبب التأخير له أكو إشكالات هو قصدي ما دام عندكم أنتم اصطياف مستمر وزيارات مستمرة يعني تحاولون مثلا تفتحون أكبر مجال من المسالك حتى السيطرات يعني أكبر عدد من السيارات تدخل الانتظار انتظار مر حتى مرنا شويه وان شاء الله بالمستقبل تتجاوزوها مو ان على كل العراقيين ان شاء الله ومحروسين ومحفوظين ودايمين ان شاء الله مشكورين بس نترجم هذا الموضوع اوان دلين براستي يعني كردستان ببشكي خو ما دزاني لفاو وهتاكو زوربين او تكاني عراق تمنى دكن سرداني كردستان بكن دلين او تاخير بوون ام برسه دله دو کاژمێر ماینەوە لەبەر ئەوەی گەشتارێکی زۆر دێتە کوردستان هەمووشیان عەرەبن داوا لە بەرپرسان دەکات لە ئاسایش لە پۆلیس لە بازگەکان خاڵی زیاتر بکەنەوە وا بکەن بە شێوەک لە شێوەکان گەشتیاری عەرەب بە ئاسانتر بێتە نێو هەرێمی کوردستان چی دەکەی لێرە تۆ؟ والله هاتي بيدا بوغش بري سياحات اري والله شلون ايه خوشة اري والله خوشة صاردا ما كي صاردا بري والله باشا باخذ خد چين دري ولا اكري ما اكري ما ولا ملا اكري انا مال ذا اكري باشا تسبكري بو اكري باشا صح تسبكري باشا بو اكري بروجه تسبكري باشا ريقاو باني باشا اري والله ريقاي خوشة اري والله ريقاي باشا اري مقير اري والله باشا استا قشتيارة شي زور ديتي كوانا اما دلت خوش دكا اري والله بلد علم بلد كونترين قضاء لأستي عراق لسر أستي عراق قضاء أكري أو فيو جوانا دبينن يعني بانتايكي زور ريجي دانشتواني نزيكي 160,000 لسنتري شهر نزيكي 100,000 كز جيان بسر دبات بلام تاوكو يسا بروجي استراتيجي لو قضايانية يعني پیش دوغ أكري كونتر بو أكري لپیش دوغ بو بلام دوغ وقت دبينن بوتا بارزگا
ئاکرێ ئێستاش لەگەڵدابی لە باتی زیاتر ئاوەدان بکرێتەوە تا ڕادەیەک بە پێی ئەو مێژوەیە ئەو ئاوەدانی لە خۆ نەبینیوە چه پرۆژەیە کراوە هەندێک شەقام کراوە سەوزایی کراوە پارکێک کراوە بەڵام تاوکە ئێستا حکوومەت وەری نەگرتووە ینی پارکەکە پاشەوەی پرۆژەیەک دەرچوو بۆەوەی حکوومەت ئیسلامی نەکردووە ئێمە قسەمان لەسەر تایبەت کەرتی گەشتیاریە چونکە ئاکرێ بە کەرتی گەشتیاری بە بەرهەمی ناوەخۆ ناسراوە کاک ڤەهێل بەرپرسی ڕاگەیاندنی بەڕێوەبەرەتی گەشت و گوزارە من دەمەوێت قسە لەگەڵکەم کاک ڤەهێل پێم بڵێ ینی ئەو ناوچە گەشتیارانەی ئێوە زۆر جوانە بەڵام تەمەشا دەکەینی وەک پێویست فراوان نەکراوە شەقامی نییە هەتا ئێستا شەقامەکەی خۆڵە بۆ وەکۆ دیۆر ئۆگرێ پشتگۆ ئەڤێتیال هەموو شکلێکی دا جێت سیاحی یاکوت بێژین ئەم بەحەست بکەین نەمەزن کرینە جێوان بچیکن ڕێکتوان گەلک تەسکواون هاتنۆ گەشتیۆرۆش ئەڤەر بەربەستەل بوو هەندێ گەشتیۆر ئەکەل خۆری عێراقینێن گەشتیۆرێن خۆمۆلی نەلێرەت مینەڤە و نەدێنە جێ سیاحی ینی گەشتیاری ناوەڕاست و باشووری عێراق گرینگە ئەگەر ئەوە نەبیتن گەشتیاریش نەبیت لێرە ینی شوێنی گەشتیاریش هەمووی دادەخرێت باشە بەس ئێوە پرۆژەتان چییە ئێستا ئێمە قسە لەگەڵ هەر کەسێ بکەین دەرێ کاکە دەستەی گەشت و گوزارە ئۆتێل مۆتێل پرۆژەیەکی استراتیژی گەشتیاری نییە تەلفرێکێک لێرە دروست بکرێت چەندە جوان دەبێت وڵی ئەمیش حەسکەن تەلفریک لێرە بێتە چێکردن ئەو بوو سەرێگیری بوو کەلێ بوو سەرێ تیشی پرۆژەک استراتیژیە بەسکی دەچێکات کەس نییە کەس نییە ئەم نزانانی کەسەیان کەس نییە بەس نەوەیتە چێکردن باشە زۆر جار دەگوترێ کێشەی کەلتوری ناوچەکان هۆکارن بۆ پێشخستنی کەرتی گەشتیاری لەو ناوچانە من جێبیستیەوە بوومە سەبارەت بە تەلفریک دەڵێ خەڵکەکە ڕازی نییە دەڵێن کاکە چۆن دەبێت تەلفریک بە سەربانی ماڵەکان ئەو یەکل بەربەستەوە بەس بلۆ جۆرە ئێک بێت تەقدیم کە چێکەتم تەلفریکێ ئەو ڕێک یۆفسانۆیە باشە چی پێویستە شارەکەی ئێوە چی پێویستە موزەخانەکە کلتوری موزەخانە ئوتێلێت مەزن هۆتێل وەکوت بێژن پارکێت مەزن جال عەبا هەبیتن کو گەشتیار بمینیت شەوێک و شەوە خۆر چەوە دەرباز کە دڵاکرێ بەر لە دەستپێکردنی شەڕی داعش لە 2013 367,000 گەشتیاری ناوەڕاست و باشووری عێراق سەردانی ئاکرێ کردووە سەردانی ناوچە گەشتاریەکانی کردووە ئەمە ئاماژەیەکە کە ئەم کەرتە کەرتێکی گرینگە لەم شارەدا بەڵام پێویستی بە پلان و پرۆژەی گەورە هەیە پاش تەواوکردنی جوساییدی نێوان هەولێر و دۆک تا ڕادەیەک گەشتیاران لە هەولێر دێنە ئاکرێ بەڵام وەکو خەڵکەکەی باسی لێوە دەکەن ئەمە بەس نییە پێویستە ناوچە گەشتیاریەکان فراوان بکرێت پێویستە ئەنجومەنی وەزیران حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی گەشت و گوزار شارەوانی و گەشت و گوزار ئیش لەسەر ئەوە بکە ئیدارەی پارێزگای دۆک ئیش لەسەر ئەوە بکە کەرتی گەشت و گوزار لە دهۆک پەرەی پێ بدات ینی هۆتێل مۆتێل چوزانم هەموو ئەو خزمەت گوزاری و پێویستیانی کە لە کەرتی گەشت و گوزار پێویستە جێبەجێ بکات ئەو کاتیش هەم هاوڵاتیانی ئەم شارە هەمیش سیمایەکی جوانتر لە ئاکرێ بە کوردستان و تەواوی گەشتیارانی دنیا دەبەخشرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.